ڕۆژ دیسانەوە ئاستی زانیاریە ئاینیەکانی هاوڵاتیان تاقی دەکەینەوە بە دەستی پڕ لە دیاریەوە هاتووینەتە دەرەوە. پرسیاری ئەمڕۆمان کام سوورەتی قورئانی پیرۆز زۆرترین ئاەتی تێدایە؟ ئێوەش لەگەڵمان بن. سورة بقرة. ومن معلوماتكم بسورة بقرة. سورة بقرة. خوێنەرێکی باشی قورئانی؟ باش تقريبا. سڵاو لێبێ خاتون. سڵاو لە توش بەساکە. لەکە ڕەمەزان هاتوونی. لەخوا بەزیابێ. باشی. سپاس بخوا. میلاکی نەکردووی ڕۆژوەکە؟ وەڵا باشم لەخوا بەزیابێ. لەخوا بەزیابێ. ئێمە لە کۆباس پرسیارێکی ئاینیمان ئامادە کردووە. ئەگەر وەڵامەکەی بزانی ئەبیتە خاوەنی خەڵاتی کۆباس. پرسیارەکەشمان ئەوەیە کام سوورەتی قورئانی پیرۆز زۆرترین ئاەتی تێدایە؟ سورة بقرة. خوێنەرێکی باشی قورئانی؟ لەخوا بەزیابێ. زۆر نا بەڵام تشتێکی لێزانم. وەڵامەکە زۆر ڕاستە. زۆر سپاس. دەستە خۆش بێ. سپاس بە قوربان. سڵاو لێبێ مکاتب. سەرچاوم یا ڕەبی بەخێر بێن. سەرچاو زۆر سپاس. پێم بڵێ لەکە ڕەمەزانە. زۆر باشین الحەمدوللا ڕەمەزانێکی خۆش ڕەمەزانێکی ڕاستی ینی هەستمان نەکرد کە ڕەمەزانە. لە ڕووی بەرەکەتەوە چۆن؟ بەرەکەتە ڕەمەزان هەر کا داخڵ بووی بۆ ڕەمەزان بەرەکەتە بارە چونکە ڕەحمی خوا لەو مانگەیە بەشەکرێ بە هەموو جۆرەکانیەوە. باشە زانیاری ئاینیەکان. واللهی باشین الحەمدوللا الحەمدوللا باشین. پرسیارێکی ئاینیم ئامادە کردووە ئەگەر وەڵامەکەی بزانی بیتە خاوەنی خەڵاتی کۆباس. پرسیارەکەشمان زۆر ئاسانە. کام سوورەتی قورئانی پیرۆز زۆرترین ئاەتی تێدایە؟ سورەتی بەقەرە. بۆی نەوەستای. سورەتی بەقەرە تر پێویستی بەبیرکردنەوە نەبوو. نەوەڵا تر خۆ الحەمدوللا من خۆم مامۆستای عەرەبیشم ئاینی شەڵێمەوە. بەڵام جاری وایە لێرە ئێمەی مرۆڤ تۆزێک کەم و کڕیمان هەیە چونکە خوای گەورە هەمیشە بەخشندەیە. دڵنیا بە ئەم ئاینە کە هاتووە بۆ ئێمە بە تایبەتی ئاینی ئیسلام پڕ لە جوانی پڕ لە خۆشەویستی پڕ لە هەرچی شتی جوانە لە ئاینی ئیسلامایە. ئاینێک کە باوەڕم پێ بکات کە جێبەجێکە هەمیشە ئاسوودا بێت قەت بێ تااقەت نابێت لە دنیاە. بیتە خاوەنی خەڵاتی کۆباس. زۆر سەرکەوتوو بن بەخێر بێن. زۆر سپاسانەکەم بەخێر بێن. سڵاوتان لەبێ. سڵاو لە تۆ. پێم بڵێ لەکە ڕەمەزان هاتووانە؟ زۆر باشین الحەمدوللا لە میلاکی نەکردوون؟ زۆر باشین. زۆر باشی. بەڵێ بەڵێ. باشە سپاس بۆخوا. زانیاری ئاینیەکانت چۆنە؟ باشین تا ڕادێ باشین مسلمانی الحەمدوللیلا. شارەزای. ئێمە پرسیارێکی ئاینیمان ئامادە کردووە ئەگەر وەڵامەکەی تانزانیە بنە خاوەنی خەڵاتی کۆباس. پرسیارەکەش ئەوەیە کام سوورەتی قورئانی پیرۆز زۆرترین ئاەتی تێدایە؟ بەڵێ. من معلوماتكم بسورة بقرة. خوێنەرێکی باشی قورئانی؟ بەڵێ تا ڕادێ. کەواتە لە وەڵامەکەی خۆشت بوونیە؟ بەڵێ. کاتە پیرۆزە بووی بە خاوەنی خەڵاتی کۆباس. زۆر سپاس بۆ ئێوەش. سڵاو لێبێ خاتون. بەخێر بێ سەرچاو. ڕەمەزان هاتووانی؟ الحەمدوللیلا زۆر باشین لەخوا بەزیابێ. ئاستی زانیاری ئاینیەکانت چۆنە؟ وەڵڵی تا ڕادەیەک باشین. تا ڕادەیەک. بەڵێ. باشە ئێمە پرسیارێکمان ئامادە کردو ئەگەر وەڵامەکەی بزانیە بیتە خاوەنی خەڵاتی کۆباس. پرسیارەکەشمان ئەوەیە کام سوورەتی قورئانی پیرۆز زۆرترین ئاەتی تێدایە؟ زۆرترین ئاەتی تێدایە بەقەرەیە. خوێنەرێکی باشی قورئانی؟ باشم تقریبا. باشە دڵنیای لە وەڵامەکە؟ بەڵێ هەستەکەم هەرەوە بێ. هەستەکەی هەرەوە بێ. وەڵامەکە زۆر ڕاستە. زۆر سپاس مەمنون. زۆر سپاس. Thank you.